لە مانگی ئابی ساڵی 2017 پێش ئەوەی وێنەگرتنی فیلمی ترسناکی ئێت دەست پێ بکات، گاڵتەجارە پیشەگەرەکان لە چەندین وڵاتی جیهانەوە داوای ڕاگرتنی فیلمەکەیان کرد چونکە دەبووە هۆی دروستکردنی ترس لە ناخی خەڵکیدا. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە ناوبانگی گاڵتەجارەکان هەرخۆی دەمێکە خراپ بووە، ئێستاش چاک نابێتەوە. هەموو ئەمانەش بەهۆی کارە خراپەکانی کەسێکەوەیە بە ناوی جۆن وین گەیسی جونیەر. ئەم بکوژە زنجیرەیە بۆ ماوەی 6 ساڵ تەواوی وڵاتی بەخۆیەوە سەرقاڵ کردبوو، ترسێکی زۆری بۆ خەڵکی دروست کردبوو. بەهۆی کارەکانیەوە 33 کەس کوژران، هەمووان بە ناونیشانی بکوژە گاڵتەجارەکە جۆنیان لە یاد ماوە، چونکە بێگومان باشترین ڕێگە بۆ ئەوەی متمانەی کەسێک بەدەست بهێنیت ئەوەیە خۆت وەکو گاڵتەجار و هاوڕێیەکی خەڵکی بناسێنیت. لە ساڵانی حەفتاکان خەڵکی لیان نەدەترسان، هەر بۆیە قوربانیەکان بەویستی خۆیان دەچونە نێو ئۆتۆمبیلەکەی جۆنەوە، بەڵام هیچ کەسێک ئەو کەسە دڵسافانەی نەبینیەوە. ئەو چیرۆکە سامناکەی جۆن بووە هۆی ئەوەی ستیڤن کینگی نووسەری بەناوبانگ ئیلهامی کارەکتەری سەرەکی پەرتووگەکەی بۆ بێت بە ناوی ئێت، کە دواتر کرایە فیلمێک بە هەمان ناو.